جت من باب العمل الإنساني لأن أنا مديرة مؤسسة المظلة لحقوق الإنسانية وعندي کارەکەمان لە ڕوانگەی مرۆیەوە بوو بۆ سودمەندبوونی چەندین خێزان لە کەرکووک. ئارەزوومان کرد کارێ بکەین بۆ یارمەتیدانیان بۆیە بڕیارماندا ئەم دەمامکانە دروست بکەین و بەسەر خێزانەکاندا بەشی بکەین و بۆ ئەوەی سوودی لێوەربگرن. بەداخەوە بەم دواییە لە شاری کەرکووک بینیمان کە نرخی دەمامک بەرز بووە و بوونی نەما. بۆیە ئەم بیرۆکەیەم لەلا دروست بوو دەستمان کرد بە کارکردن. لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بانگاوازمان کرد کە پێویستمان بە کەسانی خۆبەخش و سوپاس بۆ خوددا ژمارەیەک خۆبەخش بەدەم بانگاوازەکەمانەوە هاتن و بەشدار بوون لە کارەکە. زۆر سوپاسی سەرجەم دەستگاکانی ڕاگەاندن دەکەم لە کەرکووک کە پشتیوانیان کردم و بانگاوازەکەمانیان بڵاو کردەوە و ئەمڕۆ ژمارەیەک خۆبەخشمان هەیە لە عەرەب و کورد و تورکمان و بەردەوام دەبین لە پێناو خزمەتکردنی شارەکەمان. الصبح لحد الساعة 5 أنتجت 50 قطعة.